دیمەنی 33 ساڵ پێش ئێستایە. دەچینەوە عەبابەی لێ ئەو شوێنەی یەمن نووری دەکەوێت و هەڵدەستێتەوە، لە دەست گازی خنکێنەری کیمیاوی هەڵدێت و بە دوای ژیاندا ڕادەکات. بۆ یەکەم جارە یەمن لە دوای 33 ساڵ لە ڕێگەی پەیامەوە باسی ئەو دیمەنە دەکات و دەڵێت هیچ کات ئەو کەوتنە لە ژیانیدا لەبیر ناکات. ماڵی خۆمان مەکینەمانە بوو لەگە دراوسەکانمان ناگشتمان سواری تراکتۆرەکە بووین هاتینە ئێراوە لای ئەم دارانەوە. ئەتر لەو تاقا تاڕش بەلاسەرمانە بوو وەر ئاهات و چۆیە کرد. ئەتر خەڵکەکە گشت لە ناو تراکتۆرەکە گشتی دابەزی و ڕایان کرد. دایکمان بەرەو ئەم مەرقەدە هاتن ڕایانە کرد. منیش لەو کاتە ڕام کرد ئاتم ئەلویا کانی بوو ئێستا وانە بوو کەوتم کە کەوتم ئەتر لە تاو ترسولەرس کە زاگای لە خۆی نەبوو وەرساینەوە ڕامان کرد و چینەوە مەرقەدەکەوە. مەسەلی چیمەبارانی هەڵەبجە کارەسات و نەخجێژێنی زۆر شتی تەیە نەگارە بۆ ئەو مۆزۆی کەوتنی من کەلویا کەوتم و ئەمانە ئەسڵەن ئەگەر سەیری ڤیدۆکان کەی سەیری تەسویرەکان کەی ئەوەنە ناغەژێنی تیا ئینسان تەحەمل ناکات کە ببینیە. دەچینە لای دایکی یەمن، ئەویش بەدڵی پڕ لە حەزینەوە باز لەو ساتە دەکات کە یەمن دەکەوێت و هاواری لێ دەکەن و دەڵێن یەمن هەستەوە و ڕاکە تا بەجێ نەمێنێت و گازی کیمیاوی بەرنەکەوێت. ئەگام لێ وتی بێ من ڕاکە بێ من هەڵسە ڕاکە لەوێ وتی هێ من هەڵسە ڕاکە. ئیتر کە هین بووین لە مەرقە و زۆر نەماین و هەر ئەوەنەیەوە هاتون تێرە کوڕێ هاوتی ماڵی کاکنووری بانگتانەکە بڕۆن مەکینەکە بەجێتانیەوە. وەڵای ئیتر ئەو کاتە کە ئەکەوێ وای لێ هاو بەس من ئاوالام کردو هەر وەکو ئەمە کامێرەکەی ئێرانی دایان نیا بوو ڕستمێ گرتین هەتا تووڕە بووم لێ ئەوە شۆراوەتەوە وتم بۆ ڕستمانەگری خۆ مەیمون بەخراک بووەکە. جا ئیتر ئێمە نەمانزانی ئەم ڕستم و مەستم شتەگیراوە لە سەریاز بووین. ڕۆژی ئەیوب هاتۆ وتی لە ماڵی پورێکم لە پاوە وتی بەخوا نەمردی لە تەلەڤیزیۆن چادەر کەوتیتم لە عەسۆ لە لاما خوێنی خۆ تەلەڤیزیۆنەوە نەزم ناتکەم مقابلە ئێمە بکە لە چوتی بەرێ وڵا دایکە هەم کاتە ڕامان کرد لە عەبابەی لێ. یەمن لەو کاتەدا کە دەکەوێت تەمەنی 5 ساڵان بووە و لە ئێستادا 38 ساڵی تەمەنیەتی. لە ساڵی 2004ەوە هەڵەبجەی بەرەوەندەران جێهێشتووە و لە وڵاتی بریتانیا نیشتەجێیە، هەر لەوێش خێزانی پێکەوە ناوە. کیمیابارانکردنی هەڵەبجە ئەو تاوانە کۆمەڵکوژێ بوو سەدان دیمەنوێنەی تراژیدی بەجێهێشت کە تا ئێستاش لەبیر و زیهنی دانیشتوانی هەڵەبجە ماوەتەوە و هیچ کات لەبیر ناکرێت. بەڵام حکوومەتی هەرێم نەیتوانیوە لە ڕێگەی دروستکردنی فیلم و دیکۆمنتاری ئەو دیمەنە ناخەژێن و مەرگبارانە تۆمار بکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.